وامش بيراناكن أفاول جاي كرت قشتك بونيك كرت قشتك بونيك وميرابن بيجي برخدانا كردستان ئەوڕۆ ڕێکەوتی 28 یەکی 2026 لەبەر دەرگای باڵێزخانەی ئەمریکا لە شاری ئەیدنبرای سکۆتلەندا کۆبووینەتەوە بۆی کە ناڕەزایەتی خۆمان دەرببڕین سەبارەت بۆی کە تەواوی زلهێزەکانی دنیاە تەواوی میدیاکانی دنیاە سەبارەت بە کۆمەکوژی کورد لە ڕۆژاوا و لە ڕۆژهەڵاتی کوردستان بێدەنگن. هەتا کوردێک بمێنێ کوردستان هەردەمێنێ صاغ والله از هاتم فيدا جبو ولاتي خو جبو افشرباني كشون جبو ما شردكن و ام هاتين جبو كردستان ببيك هنگي معاك سبن سر ولاتي خو افشن 1000 سال كردتين كشتن قتل كرن شهد بسر كردا وامش بيراناكن افاول جاي كرت قشتك بونيك كرت قشتك بونيك وميرابن بربان دجمنا قالا نابن هفالي لابا نابن هفالي ما قشتك ماني دجمنا ما حتى ام صاغبن ام هاتنا جبو ام بيش كردي خواني ايرو شباب كن وايرو جهلات ام الكويدا الاوروبا بن الكويدا الدنيا بن ام يدر كافن جبوا وام تجاري شبيرانكن اي كرد كذب أنا قش أجر بيكتي جبو جيخوا أم تخازن وقرن جيخوا أم تخازن كردستان ببيك أم قش هاتن جبو ولا أم قش دليل ما يك أم قش كردن ئەمڕۆ لێرە کۆبووینەوەتەوە بۆەوەی کە بە تەواوی جیهان و دنیا ڕابگەێنین کە ئێمەی گەلی کورد پشتیوانەی خوشک و براکانمانین کە لە ڕۆژ ئاوا و ڕۆژهەڵات گیان دەدەن و تا ئەو ڕۆژێک کە کوردستانی خۆمان وەردەگرینەوە و تا ئەو ڕۆژەی کە من گیانم فیدای کوردستان دەکەم من خەبات بۆ کوردستان دەکەم و لە پێناوی کوردستان حازرم تەواوی سەر و ماڵم یعنی بمرم بەڵام کوردستانی خۆمان ڕزگارکەین. هاتوون لێرە ناڕەزایەتی خۆمان دەرببڕین دژی حکوومەتی ئەمریکا دژی حکوومەتی بەریتانیا دژی هەموو حکوومەتەکانی دەرەوەی کوردستان کە بێدەنگ بوون لە ئاست ئەو جینۆساید و لە ئاست ئەنفالکردنی کورد لە ئاستی کوشتنی خوشک و براکانمان لە ئاستی غەدر لێکردنمان ئێمە هاتوون لێرە بڵین ئێمەش هەین ئێمە کوردین ئێمە نەتەوەی مەردین ئێمە هەمیشە کەسانی بەغیرەتین کەسانی بەپەرۆشین کەسانی یعنی هەموو شتێکین بە پاراستنی وڵاتەکەمان براستی دیمەنا هەری جوان تشتێک بۆ ئیرۆ چێ دەبێ ئەو یەکبووناوی ملەتیە ئیمپراتۆریا میدیا حتا ڕۆژا ئیرۆ توجاری کردووە کە ئیرۆ نەبوونەیەک بە هەموو لایەخوا بە هەموو پارتیەخوا بە هەموو پارچێخوا بە مەزن بە بچووک بە گەورە بژن بە منداڵ ئەم هەموو ئیرۆ بەیەک دەستی بەیەک دەوی بەیەک دلی ئەم نابڕاستی هەستێکی گەلێکی خۆش دەدێ و مەسەجێکی نامەکێ دەگهێنێ دنیایەک بۆ ئەم ملەتێکی زیندوونە ئەم ملەتێکی ئەم لە بەرخۆدێرن و ئەمێ وسا بمێنێجی